زیاتر لە مناڵبوونی سروشتی هەر لە کوردستانە نییە بەڕاستی لە هەموو جیهانە زیای کردووە ئەمەش ئەگەڕێتەوە بۆ چەند هۆیەک با بڵێن سەرەتا با بڵێن تەمەنی ئەو ئافرەتە کە هاوسەرگیری ئەکا یا سیرەکەین ئەوانەی کە داوای ئەمەلیاتەکەن لەسەر بەڵێن لەسەر حەزی خۆیان ئەوانن کە کەمتر لە 18 ساڵن یاخود ینی بەشێکی زۆریان زۆر مناڵن نازانن پرۆسەی مناڵبوون چییە و نازانن زەرەرەکانی نەشتەرگەری چییە لە بڵێن لە ئایندەیە و بەشێکی تریان زیاتر لە 35 ساڵن با بڵێن کە یعنی تەمەنێکیان هەیە و با بڵێن نایانەوێ ئازار ببینن کەواتە لێرە ئازارەکە زۆر کێشەیە بۆ ئافرەتان و تەسیری نەک هەر تەمەن و دەوروبەری ئەو ئافرەتە با بڵێن مەسەلەن دایکی ئەو ئافرەتە یان خەسووی یان کەسوکاری یان بڵێن دراوسی هەموو تەسیرەکە لەسەر قەراری ئەو ئافرەتە لەگەڵ ئەوەشە کەمێک ئەگەر ڕۆشنبیر بن بە چاکەکانی و باشەکانی مناڵبوونی سروشتی تەسەور ناکەم قەت داوای نەشتەرگەری بکەن ئیلا نەشتەرگەری بۆچی کراوە بۆ ئەو حاڵەتانە کە قورسە تایە یعنی ناکرێ بە سروشتی بیان بێ با بڵێن بۆ نمونە ئێمە نەشتەرگەری بۆ کێ ئەیکەین بۆ چ کەسێک وەکو دکتۆرێک حەزەکەین یعنیە نەک حەز نییە بەڵام پێویستە بۆی بکرێ مەسەلەن لە کاتی پرۆسەی مناڵبوونە بۆ هیچ هۆکارێک ئەم پرۆسەیە ئەوەستێ بۆچی ئەوەستێ یا لەبەر خاتری مناڵەکە یا لەبەر خاتری دایکەکە بۆ نمونە پرۆسەی مناڵبوون ئەوەستێ کە ڕەحم ناکرێتەوە مثلا ئەگاتە بڵێن 4 سانتیم 5 سانتیم 6 سانتیم ئیتر لەوە زیاتر ئازارێکی زۆری هەیە و زیاتر لە 3-4 سعات ئەمێنێ بەو شێوازە لەبەر خاتری دایکەکە لەبەر خاتری مناڵەکە لێدانی دڵی تێک نەچێ بەعزە جار مەجبورە بین عملیات بکەین یاخود سەری ئەو مناڵەدا نابەزێ زیاتر مەسەل لە نۆبەرەکان کە تۆ نازانی ئایا قەبارەی سەری ئەو مناڵە بەقەدەر قەبارەی حەوزی ئەو ئافرەتەیە یاخود ناچکە پێشتر مناڵی نەبووە کەس نازانێ یعنی ئەو بڵێن قەبارەیە چۆنە ئەبێ خۆی وەکو چۆن تەمسیلی کەین وەکو منجەڵێک و قەپاخەکەی چۆن دائنشێ ئەبێ ئەو مناڵش ئاوا دانشێ لە حەوزی ئەو ئافرەتە لەبەر ئەوە هەندێک جار نەشتەرگەری ضرورە بێ ئەو کاتە لەبەر خاتری ژیانی دایکەکە یا بڵێن سەلامەتی مناڵ کۆرپەلەکە دووهەم شت هەندێک جار دانیشتنی مناڵ لە ناو بڵێن کەناڵی مناڵبوونە بڵێن عادەتەن سەری مناڵەکەیەت ئەمە شێوازی ئاساییەکەیە بەڵام بەعزە جار شێوازی نائاساییە مەسەلەن قاچی هاتووە یان دەستی هاتووە یان شانی هاتووە ئەمەش ئەبێتە هۆی ئەمەلیاتەوە یاخود وێڵاشی ئەو مناڵە پێشکەوتووە هەندێک جار هەندێک حاڵەتێک هەیە بڵێن لە عیلما کە وێڵاشی مناڵ پێشەکەوێ خۆی عادەتەن لەسەرەوەیە سیرەکەی پێش ئەکەوێ پێش مناڵەکە هەموو پێش سەری مناڵەکە ئەگرێ ئەوەش هەر ئەبێ بە عملیات مناڵی بێ یاخود ئەوانەی کە زیاتر لە یەک عملیاتیان بۆ کراوە مەسەلەن 2 عملیاتی نەشتەرگەری مناڵبوون یاخود 3 یاخود حتا یەکدانەکانیش ڕاستە چانسی مناڵبوونی سروشتیان زۆرە بەڵام هەندێک جاریش سیرەکەی ینی هەموو چانسێکی خۆیان وەرەگرن و ناشیانە بێ ئەمە هۆیەکە بۆ زیابوونی بڵێن نەشتەرگەری مەسەلەن ئافرەتەکە پەستانی خوێنی هەیە یاخود شەکرەی هەیە ئەمانە عادەتەن ئێمە لە 38 و لە 39 قەراریان بۆ ئەین بۆ تەواو یعنی ئەبێ مناڵی ببێت ئەو کاتە لەبەرەوەی ئەگەر بمێنێ زیاتر ڕەنگە زەرەری هەبێ بۆ ئەو مناڵە یاخود ئەو دایکە خۆی ینی ژیانی دایکەکە خۆی بەهۆی پەستانی خوێنەوە یاخود شەکرەوە
ئەبێتە هۆی زەرەردان بە هەندێک ئەندامی گیانی ئەو ئافرەتە وەکو جگەری وەکو گورچیلەی یاخود مێشکی ئەو ئافرەتە ئەگەر بڵێن زۆر بەرز بۆ زەختی هەموو پسپۆڕێکی ژنان و مناڵبوون کە نەخۆشیێت لەسەر داوای خۆی هەوڵەیە بە تەواوەتی بە کامڵی بڵێن ڕوونی کاتەوە بۆی زەرەری ئەم نەشتەرگەریە چییە بۆی کە بیگری لە سەرەتای زەرەرەکانی بەنجەوە هەتا زەرەری عملیاتەکە خۆی وەک دروستبوونی ئیلتیهابات وەک دروستبوونی نەزیف دوای عملیات بەهۆی ئەوەی ڕەحم گرژ نابێتەوە ناگەڕێتەوە بۆ قەبارەی خۆی بەهۆی ئەوەی بڵێن جەڵتەی سیەکان زیاتر ئەبێ لە عملیاتە وەک ناڵبوونی ئاسایی ئەمە هەمووی ڕوون ئەکرێ بۆ نەخۆش پێی ئەوترێ هەوڵین یعنی شەرحیکەین بۆیان بەڵام بەداخەوە هەندێک جار تەسیری دەوروبەرەکە زیاترە لەسەر بڵێن ئەم کچە گەنجانە با بڵێنەوانەی کە هاوسەرگیریەکەن کەمتر لە 18 ساڵ و زائیدەن هیچ سەقافەتێکیان نییە دەربارەی پرۆسەی مناڵبوونەوە بەڕاستی ئەوە زۆر مهمە پێش ئەوەی یعنی کاتی حملەکە بڵێن جیهەتێک هەبێ ڕۆشنبیریان کاتەوە پێیان بڵێ پرۆسەی مناڵبوون چۆنە چۆن تۆ خۆت حازر ئەەکەی بۆ ئەم پرۆسەیە چۆن مەسەرەن ڕۆشتنەوەی ڕێ بڵێن وەرزشکردن یارمەتی خۆدان بە مەسەرەن بینین بە ڤیدیۆ چۆنی مەسەرەن ئازار ئەبێت چۆن ئەم ئازارە تەحملی کە مەسەرەن هەتا ئەبێتە بە ئازارێکی تەواوەتیی مناڵبوون اینجا بڕوا بۆ خەستەخانە ئەم شتانە زۆر ضرورە بۆ بڵێن تەسقیفی ئافرەتان بەڵام نەشتەرگەری بە عام یعنی تۆ یعنی بڵێن ناوسکی ئەو ئافرەتە ئەکرێتەوە بۆی هەیە مەسەلەن زەرەر بە لە میزەڵانی لە بۆڕی میزی بڵێن یعنی لەو کاتە یعنی کە ئیش ئەکرێ بەعزەجار یعنی بە قەسد ناکرێ ئەو شتە بەڵامی تر ئەمە بڵێن نەشتەرگەریە هەموو شتێک ڕوئەیە هەندێک جار ئەبێتە هۆی نەزۆکی مەسەرەن بەهۆی نووسانەوەی ڕەحم بە ڕیخۆڵەوە بە میزەڵانەوە بە ئەندامەکانی ترەوە کە یێتەوە شوێنی ئەو عملیاتە تووشی نووسانەوەیە کە کات ئەوەش ئەبێتە هۆی نەزۆکی لە بڵێن مستەقبەلا لەو ئافرەتە. بەتەکید نەشتەرگەری زەرەرەکانی زیاترە وەک مناڵبوونی سروشتی بەڵام ئەگەر بینە بڵێن وەکو هەوڵدانێک کە هەوڵمان ناوە ئێمە کەمتریکەین بڵێ هەوڵێکی زۆر دراوە لەلایەن بڵێن بەڕێوەبەرایەتی نەخۆشخانەی مناڵبوون لەگەڵ بەڕێوەبەرایەتی تەندروستی سلێمانی بۆ کەمکردنەوەی ڕێژەی نەشتەرگەری لە سلێمانیدا لە نەخۆشخانەی مناڵبوون لیژنەیەکی زانستی هەیە بۆ قبولکردنی بڵێن عملیات یعنی بڵێن نەشتەرگەری ئەوەش بریتیە لە 3 دکتۆر دانیشن سەیری ئەو حاڵەتی ئەو ئافرەتە ئەکەن ئایا پێویستی پێیە یا پێویستی پێ نییە مەسەرەن کەمتر لە 39 هەفتە ڕازی نابن بە نەشتەرگەری ئەوەش خاڵێکی زۆر باشە بۆ کەمکردنەوەی نەشتەرگەری بەڵام هەندێکی لەسەر مەسئولیاتی خۆی ئەچێ لە تایبەتەکان ئەیکە ئەڵێ من تحملی مەسەرەن ئازارەکە ناکەم تحملی هەموو بەعزێکی ئەڵێ من بشمرم مشکیلەم نییە ینی بەس مهم ئازارەکە نەبینم لێرە تەسقیفەکە بڵێن خەڵکەکە ڕۆشنبیرکەی یعنی باسی کەی بۆیان وەکو بڵێن بەرنامەی تەلەڤیزیۆن بێ بەرنامەی رادیۆ بێ هەر چۆنە ئابێ ڕۆشنبیریان کەی لەسەر ئەو شتە زائیدەن چاکسازی لە نەخۆشخانەکان چاکسازی مناڵبوونی سروشتی ئەوەش خاڵێکی زۆر گرنگە مەسەن ئێمە ئەگەر مناڵبوونەکە بەبێ ئازار بێ یاخود ئافرەتەکە مەسەلەن مناڵی ببێت زۆر یعنی کێشەی نەبێ هیچ ئیهتیمامێکی زۆری پێبن بەتەکید ئەوە ئەبێتە هۆی زیابوونی سروشتیەکە وەک نەشتەرگەری ئەو ترسە لە دڵیانە بڵێن نامێنێ مناڵبوونی سروشتی زۆر ئیسیفادەی هەیە بۆ ئەو مناڵە کاتێک یێتەوە لە کەناڵی مناڵبوون ئەو سیانەی
ئەو کەناڵە سیەکانی ئەیگوشێتەوە مادەی سێرفەکتان دەرەکە ئەوەش زۆر زۆر ضرورە بۆ کامەڵبوونی بڵێن سی مناڵ. ئەوە خاڵێکی زۆر گرنگە کە تووشی هەناسەتونی نەبن دوای مناڵبوون زائیدەن عیلاقەیەکی زۆر باش هەبێ لە بینی بڵێن دایکەکە و مناڵەکە لە دوای مناڵبوونا یەکسەر ئەتوانێت شیری خۆی باتێ یەکسەر ئەتوانێت بێخاتە بڵێن باوەشی خۆی نەوعە ڕەبچێکە بێ لە بینیانە. زائیدەن کەمبوونەوەی زۆر بڵێن مزاعفات لەسەر مێشک و لەسەر سیەکانی ئەو مناڵە. ئەگەر بیری لێ بکەنەوە بەعکسەوە نەشتەرگەریەکە نایەڵێ ئەو کێشە زیادەیە کە وەریەگرن لە کاتی مناڵبوونە بڵێن 10 بۆ 12 کیلۆ تۆ وەرئەگری لە کاتی حملەکەیە بێ دوای حملەکە تۆ ئەم کێشە زیادەیە بیێ ئەگینا ئەمە هەمووی کۆ ئەبێتەوە ئیتر ئەبێت بە مەسەلەن ورگ یەت ئەڵێ من بۆچی دوای مناڵبوونەکە ورگم هەیە لەبەرەوەی تۆ کێشت وەرگرتووە ئەبێ دوای مناڵبوونەکە وەرزشکەی وانە ئەم شتانە دوای نەشتەرگەری ناتوانن زۆربەی زۆریان بیکەن لەبەر ئازارێکی زۆریانە بێ لەسکە ناتوانن ئەو وەرزشە بکەن ناتوانن بڵێن مەسەرەن ڕێجیم بکەن یاخود یعنی کێشیان دابەزێنن ئەوەژە بێتە هۆی قەڵەوی و قەڵەویش خۆتەزانی یعنی کاریگەریەکانی چۆنە بێت هەموو نوع بەنج ئەگەر بەنجی عام بێ یاخود بەنجی نیو بێ یاخود هەرچی نەوعێک بەنج بێ هەموو جۆری مەترسی خۆی هەیە لەسەر نەخۆش لەسەر مناڵەکەش بەڵام ئیتر ئەگەر شتێک ضرور بوو بڵێن یعنی ئەگەر ئێمە چارەسەرمان نەما مەجبور بووین بیکەین ئەتوانین تەحملی هەموو خطورەتەکە وەرگین وەکو دکتۆرێک وەکو بڵێن پسپۆرێک بەڵام نەخۆشەکە کە ئیمزاەکە ئەبێ بزانێت کە ئیمزاەکە لەسەر بەعزەجار لەسەر مردنیش چونکە هەندێک جار هەر بە دەرمانی بەنجەکە تووشی حساسیەتە بێ ڕەنگە دڵی بوەستێ یاخود هەناسەی بوەستێ ئەوەش ئەبێتە هۆی بەعزەجار مردنی نەخۆش ئەگەر ئەو شتانە بزانن تأكيدم كس رازي نابي مع عمليات إلا أجر زور ضرور بي طبعا خويا نشترقري درست كرابو حالة بلين زور مستعصية كان كهيج بس روشتي نايبه من حزكم همو عفرتك كدوجيانا به هول باخوي بلين روشن بير كابا سير كردني هندي فيديو بزانين زياتر يعني روشن بير به پرۆسی مناڵبوون چۆنی خۆی ئامادە بکە بۆ مەوزوعی حمل و مناڵبوون ئەمە زۆر گرنگە و هیچ گوێی نەیە بە دەوروبەرەکەی چی پێ ئەڵێن چۆن ئەیترسێنن مەسەن ئەو پێشتر مناڵی بۆ لە خەستەخانە وای بەسەر هاتووە ئەمیش بڵێ منیش ئەترسم بمبێ نەخێر و بزانێ چاکەکانی مناڵبوونی سروشتی چەند ئەتوانێت بە خێرایی هەستێ لەسەر ئیش و کاری خۆی و لە جێیان ناکەوێ و باشترە بۆ جەستەی خۆی و بۆ بڵێن وەکو وتمان کە کێش وەرەگرێ و دوای ئەوە کێشەکە باتەوە و بگەڕێتەوە وەکو جاری خۆی ئەوەیان بە سروشتیەکە باشترە وەک نەشتەرگەری هەموو پرسیارێک بکات لە پسپۆڕەکەی گوێڕایەڵ بێ بۆ بڵێن ئامۆژگاری پسپۆڕەکانیان کە پێیان ئەڵێن چاوەڕێ بکە با خۆت بکەویتە سەرژان خراپیەکانی نەشتەرگەری ئەمەیە ئەوەیە ئەوانە بزانن بۆ خۆیان باشترە و بۆ کەس و کاریشیان قەلقیان ناکەن و مێشکیان مەشغوڵ ناکەن بەوە.